بەڕێژەیەکی بەرچاو نەخۆشی شەکرەی جۆری 1 و 2 لە نێو منداڵاندا ڕووی لە زیادبوون کردووە. بەپێی ئامارێکی نەخۆشخانەی منداڵانی سلێمانی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو 700 بۆ 800 حاڵەتی شەکرا لە نێو منداڵاندا تۆمار کراوە. طبعا نەخۆشی شەکرە لە مناڵانات جۆری یەکەمە بە زۆری لەوە دروست دەبێت کاتێک مناڵ تووشی پەتایەک یا شتێکە بێ ئەم پەتایە حتا لە زەمەنی کۆڕۆنا وتیان توشبوون بە شەکرە زیایی کردووە لەبەری حاڵەتی توشبوون بە کۆڕۆنا زیایی کردووە ئەو بەرگریەی دروست ئەبێت بۆ ئەم پەتایە لێی هەڵا ئاکات پەلاماری پانکریاسەیە ئەو ڕژێنانەی کە ئینسۆلین دەرەدەن بۆیە سێرەکەی ئینسۆلینیان کەمەکە مناڵان تووشەکەن ئەمە جۆری یەکەم. جۆری دووەم کە لە گەورانە زۆرە ئەمە زیاتر بۆ ماوەیە و کاریگەری هەیە بەس لە مناڵانە زیاتر پێیوەستە بۆیە سێرەکەی بە زۆریش لەو مناڵانە ڕوئەدا بە زۆری کە ئەوانەی لە قۆناغی خوێندنان کە زۆر تووشی پەتا ئەبن کە زووتر منعەکان هەڵاکە و پەلامەریەم شوێنەیە. ئەم دایک و باوکانی خۆشیان کە مناڵەکە بن بۆ شوێن بەرپرسیارن بۆیە کێشەی زۆر گەورە دروستە بێ چونکە چەندین مناڵگیانی لەدەستداوە لە ئەنجامی ئەم کارانە تاوان بە درێژایەوەی کە هاتووە ئەم کێشەیە ئەبێ چارەسەر بکرێ بەڵام پێم وایە ماوێتی ئەبێ وردودا ئامادەکاری بۆ بکەین یەکێک لەو شانش کە لە ڕاگەیاندنا باس یەکەم هەر ئامادەکاری بۆ ئەم شتەیە. دەوترێت نەخۆشی شەکرەی جۆری 1 لە نێو منداڵاندا بەشێکی لە پەتای وەرزیەوە تووشی دەبن و بەهۆی درەنگ چارەسەرکردن و پەنابردن بۆ هێندێک کەس کە شارەزایی پزیشکیان نییە و چارەسەری بێبنەما دەدەن بە منداڵان بەرئەنجامەکەی ئەوەی لێ دەکەوێتەوە. شەکرە کە باسیەکەین ئەبێ بە دوو جۆرەوە کە لە مناڵانە ئەوەی کە زۆرترینە تایپی یەکی شەکرەی پێڵێن جۆری یەکی شەکرەی پێڵێن ئەمەیان زیاترەکەوێتە سەر بۆ ماوەی با بڵێنەوەی کە لە خێزانەکەیەوە بۆی ئەمێنێتەوە یا خودت بەهۆی ڤایرۆسەوە ئەکا کە جیناتی مناڵەکە بگۆڕە ئەم حاڵەتی توش بێ ئەمە لە کاتێکایە کە مناڵەکان تووشی پەتاکە بن ئێهمال بکرێن و چارەسەر وەرنەگرن و با بڵێن حاڵەتەکە بە جۆرێک بگرن کەوا بکات جیناتیان بگۆڕە و تووشی ئەم حاڵەتە بن. جۆری دووەمی شەکرەمان هەیە جۆری دووەمی شەکرە زیاتر بەهۆی وەکووتمان ناتەندروستی ژیانیانەوە ڕۆیە کە مناڵەکە جوڵی کەمە بێتەوە خواردی ناتەندروستەخوا و شیرینی زۆرە خوا با بڵێن بەم جۆرە تووشی جۆری دووەمی شەکرە ئەبێ. لە شەکرەیە کێشەکە ئەوەیە عێلاجێکی تەواوەتی نییە حاڵەتەکە پێ وترێ نەخۆشی درێژخایەن واتە بە تەواوی ژیانی لەگەڵی ئەمێنێتەوە وە ئەکات کە کێشێکی بەردەوامی ژیانی بێ. زۆربوونی نەخۆشی شەکرە لە نێو منداڵاندا زەنگێکی مەترسیدارە بۆ دایکان و باوکان و زۆر خواردنی شیرینی و نەبوونی ژەمێکی تەندروست منداڵان بەرەو تەندروستیەکی خراپ و بە جۆرێکی دیکە بەرەو مەرگیان دەبات. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.